زۆربەی شارەکان لە ئەمڕۆدا بەرەو فراوانبوونی زیاتر دەچن. زۆربوون و چڕی دانیشتوان و نەبوونی پلان لە فراوانی شاردا شارەکانی خنکاندووە. ڕووبەرە سەوزایەکان بوارێکی گرنگن بۆ ژیانەوەی شارەکان. گرنگی و کاریگەری ئەم بوارە زیاتر دەرکەوت، بەتایبەت لەم چەند ساڵەی دواییدا و بەهۆی زیادبوونی پیسبوونەکانی ژینگە و فراوانبوونی زیاتری شارەوە. بەشی باخچەکانی سەرۆکایەتی شارەوانی لە سەنتەری شارەکان یەکێکە لەو بەشە گرنگانەی ڕۆڵ و ئەرکی پاراستن و سەوزکردنی شارەکانی لە ئەستۆ گرتووە. باخچەکانی ئەمە ئێستا بەشە. سەرەتای ئاوادانکردنەوەی هەڵەبجە دوای کیمەبارانی هەڵەبجە کە سەرەتا ئاوادان کراوەتەوە وەکو بەش پێم وانە ئەوەی کە پرسیارم کردوەکو بەش نەبووە، هەروەکوەی کە خەڵکەکات و خزمەتێکی سەوزایی کردووە. اینجا لە پاش دامەزرانی سەرۆکاتی شارەوانی بەشێکیان بۆ جیا کردوێتەوە بۆی تایبەت بێ بە سەوزایی ناو شارەوە. ئێستا ئێمە لە ناو سەرۆکاتی شارەوانی هەیکەلی ئیدارەکەی بەشین. ئەم بەشەی ئێمە بەپێی ئەوەی من لە ساڵی 2012ەوە هاتوومەتە ئێرە ئیشەکەم لێرە. ئەم بەشەی ئێمە کارمەندی زۆری هەبوو بە حکمیەوەی سەرەتایی ئاوادانکردنەوەی مەنتیقەکە بوو. کارمەندەکانمان زۆریان تا ئێستا زۆریان تەقاوت بوون. جا دامەزران و شتیش کە نەماوە ئێستا کارمەندمان زۆر کەم بووەوە. تقریباً ئێستا 62 نەفەرین بەخۆشمەوە، یعنی ستافی بەڕێوەبردن و کارکردن و خزمەت و پاسەوان و هەمووی 62 نەفەرین. 2 نەفەرمان وەکو سەرپەرشتیار و ئەندازیار ئیشەکەن لەسەری. ئیتر ئەوانی کەشمان دابەش کردو وەکو چاودێر، وەکو پاسەوانی شەو ڕۆژ، وەکو کرێکاری ئاودێری و پاکردنەوە ئەو جۆرەشتانە. وەکو ئۆتۆمبیلێک ئۆتۆمبیلمان هەیە، ئەویش بۆ گواستنەوەی کەلوپەلە لە باخچێک و بۆ شوێنێکی کە گواستنەوەی کرێکارەکانە بۆ ئەوە. ئەگینا وەکوتر هەر ئەجیزەی بچووکمانەیە، وەکو چیمان بڕوودار بڕین و ئەو جۆرەشتانە دەرمانەوە شاردن و ئەجیزەی ئەوانەمانەیە. وەکو ئامر ئەو هیچ کەمانی غیرە ئەو ئۆتۆمبیلەنە. بینا ئێمە لە کابینێکیان پێیاوین لە ناو باخی گشتیا، لە ناو کابینەیە بەشەکەمان لێوایە لێوە سەرپەرشتی ئیشەکانەکەین. بەڵام تر ڕاستەوخۆ پەیوەندیمانەیە بە سەرۆکاتی شارەوانیەوە. ئەم باخچەی کە ئێمە لێرەن ئێستا ئەمە کۆنتترین باخی هەڵەبجەیە. ئەتر نازانم ساڵەکەی لەوەتی هەڵەبجە دروست کراوە، ڕاستی ئەوەی پرسیارم کردی ساڵەکەی بە تاکید نازانم، بەڵام لەوەتی هەڵەبجە دروست کراوە. ئەم باخچە زەویەکەی هی عەلیبەگ بووە، کەسایەتێکی شاری هەڵەبجەیە و کۆنا. پێشکەشی کردووە بە خەڵکەکە بۆی سەوزایی خەڵکەکە ئیسفادەی لێ بکە. تقریباً ڕووبەرەکەی لە نزیکی 5.2 بێت ڕووبەری ئێرە.